بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئامادەبوانی بەڕێز میوانە بەڕێزەکان پەرلەمانتارانی بەڕێز وەزیرەکانی پێشووی کابینەکانی حکومەتی هەرێمی کوردستان بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام کە ئێستا ئەم پانێڵەیە مەڕاستەوخۆ پەخشەکرێت سڵاوی خۆتان لێبێت. بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی بە سپۆنسەری تۆڕی میدیایی کۆمەڵ پانێڵێکی بۆ بەڕێزان ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەروەها بەڕێز سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی لەژێر ناونیشانی خستنە ڕووی پرۆژەی چارەسەری کۆمەڵی ئیسلامی بۆ قەیرانی دارایی سازەکات. بەڕێزان ئێمە ڕێز لە هاتندانەگرین سوپاستانەکەین کە کاتی خۆتان بە ئێمە بەخشیوە بۆ ئەم پانێڵە. هیوادارین ئەم دوو پەرلەمانتارە بەڕێزە بتوانن ئەو پرۆژەی کۆمەڵی ئیسلامی تیشکێکی بخەنە سەر و بتوانن بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست هەروەها بۆ بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام کە هەر یەکەیان لە ماوەی 20 خولەکە خوێندنەوەی خۆیە بێت بۆ پرۆژەکە بخاتە ڕوو. سەرەتاش وتەی بەخێراتن لەلایەن بەڕێز مامۆستا فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامیە خوێنرێتەوە. با بەڕێزیان فەرموون. بەناوی خوای گەورە و میهرەبان. میوانە بەڕێزەکان ئامادەوانی خۆشەویست لە نوێنەری لایەنە سیاسیەکان و دەزیەکانی توێژینەوە و چالاگوانان بەناوی بۆری توێژینەوەی سیاسی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیەوە بەخێراتنتان دەکەین بۆ ئەم پانێڵە تایبەتە و خۆشحاڵین بە ئامادەبوونتان. بەڕێزان وەک لای هەمان ئاشکرایە لە ماوەی 27 ساڵی حکومڕانی دوو حیزبی لە هەرێمی کوردستاندا وێڕای سەرجەم بوارەکانی تر ڕەوشی ئابووری و ژێرخانی ئابووری و گوزەرانی هاوڵاتیان و فەرمانبەران و موچەخۆران ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپ و خراپتر دەڕوات. لە دوای ڕوخانی ڕژەمی پێشوو لە نێوان ساڵانی 2003 بۆ 2013دا لەگەڵ هاتنی ڕژەی بودجەی لە سای حەڤەران حکومەتی عێراقی فیدراڵەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام بەبێ بوونی پلانێکی زانستی و لە بەرژەوەندی حیزبەکانی دەسەڵات تەخشان و پەخشان دەکرا و لە گەندەڵی و موچەی بندیوار و نایاسایی بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاردێنرا. ئەویش لە سەحسایی موچەخۆری ڕاستەقینە و خزمەتگوزاری و پرۆژەی گشتی بۆ هاوڵاتیان و بژانەوەی ئابووری وڵات. لە دوای ساڵی 2014 و بەهۆی پابەندنەبوونی هەرێمی کوردستان بە یاسای بودجەی عێراقی فیدراڵەوە بە پاساوی پیادەکردنی ئاووری سەربەخۆوە بودجەی هەرێم لەلایەن بەغداوە بڕا و حکومەتی هەرێمیش نەیتوانی تەنها بۆ مای چەند مانگی کەمیش موچە لە کاتی خۆیدا بۆ فەرمانبەران و موچەخۆران لە هەرێم دابین بکات. وێڕا ئەوەی ڕۆژانە نزیکەی 600,000 ڕێبیل نەوت هەناردەی دەروی وڵات دەکرا. بەڵام دوجار لە سایی حکوومەت و وەزارەتێکی ناشەفاف و گرێبەستی نەوتی ناڕۆن و نادیاری داهات و بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان دوجار سیاسەتی نەوتی و ئابووری سەربەخۆی دەسەڵاتی هەرێمی کوردستان فەشەلی گەورەی هێنا و بەناو سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی لێکەوتەوە. لە هەرێم بێگومان هەرێمی کوردستانی تووشی قەیرانێکی ئابووری و دارایی گەورە و قەردێکی زۆر کردەوە. بۆیە ئەمڕۆ ئێمە وەک بۆردی توێژینەوەی سیاسی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بە سپۆنسەری تۆڕی میدیایی کۆمەڵ بە سوپاسەوە ئەم پانێڵەمان ساز کردووە بۆ هەردوو بەڕێزان مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بڕیاردەری لیژنەی دارایی و هەروەها کاک سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ و ئەندامی لیژنەی دارایی بۆ خستنە ڕووی پرۆژەی چارەسەری کۆمەڵی ئیسلامی بۆ قەیرانی دارایی و ئابووری. وە لە کۆتاییدا سوپاسی هەموو ئەو بەڕێزان دەکەین کە هاوکارمان بوون لە ئامادەکردنی ئەم پانێڵەدا و سوپاسی ئامادەبوونی ئێوەی بەڕێژەکەین دووبارە بەخێربێن. سۆس. سپاس مامۆستا فاروق. میوانانی بەڕێز ئێمە دەسەکەین بە پانێڵەکە بێگومان سەرەتا مامۆستا ئەحمەد 20 خولە قسەی خۆیەکە دواتر بەڕێز کاک سۆران عومەر 20 خولە قسەی خۆیەکە ئێوەی بەڕێزیش ئامادەبوانی بەڕێزیش هەر سەرنج و پرسیار و تێبینیەکتان هەبوو دەتوانن دوای و دوو بەڕێزان مداخەلەی خۆتان بکەن و بەسپاسەوە وەڵامەکانی وەرەگرن. بەڕێز مامۆستا ئەحمەد ئێستا بەڕێزتان بفەرمون بۆ پێشکەشکردنی خستنە ڕووی دیدی کۆمەڵی ئیسلامی بۆ پرۆژەی هەتانە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان
بەخاتنی یەک بە یەکتانەکەم خۆشحاڵم کە لەم پانێڵە بتوانین بە یەکەوە ئەوەی کە لەسەر ئێمە تەرحی بابەتێکە بە حکمی ئەو ئەزمونەی کە لە مەجالی ئابووریا یا لە مەجالی ئەندام پەرلەمانیا پێگەیشتوم کە لە ساڵی 2006ەوە یەکەم پرۆژه یاسای بودجێ عێراق کەوتۆتە بەردەستم تاوەکو 2014 و لە 2015ەوە لە هەر چوار پرۆژه یاساکە خۆم بەشداریم کردووە. جگە لە پرۆژە بودجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ساڵی 2007 کەوتۆتە بەردەستی پەرلەمانتاران تەنها دوو لاپەڕەیە بودجەی هەرێمی کوردستان لە ساڵی 2007 تا تەنها ئەوەندەیە، بەڵام لە 2009 بەهۆی ئەو کاتە دروستبوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز لە یەکەم هەنگاودا پرۆژە یاسای بودجە کەوتە بەردەستی هەموو هاوڵاتیان کە 115 لاپەڕەیە. تا 2013 کە پرۆژە یاسای بودجە هەبووە لە حکوومەتی هەرێمە کۆمەڵێک ئەرقام و داتا و بەیاناتی تایە، بەڵام لە 2014 پرۆژە یاسای بودجەمان نییە و لە 15 نیمانە 16 17 18 هیچ ساڵێک لەم ساڵانە پرۆژە یاسای بودجەمان نەبوو. پرۆژە یاسای بودجە بریتیە لەو غیتاءە قانونیەی لە هەر وڵاتێکە یەک دینار داهات بێتە کۆکردنەوەوە پێویستە لەناو پرۆژە یاسایە بچەسپێندێ و یەک دینار خەرجی ئەبێ لە هەمان پرۆژە یاسا بچەسپێندێ، چونکە مەبدەئێکی قانونی مانەیە لە قانونی ئیدارەی مالی و دەینی عامە هاتووەڵێ لا يمكن الصرف من خزانة الدولة إلا بموجب تخصيص. ناکرێ هیچ پارەیەک صرف کرێ لە خەزانەی دەوڵەت إلا ئەبێ تەخسیصاتی بۆ دابن. دوای ئەو کێشمانەی کە دروست بوو لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی کە بە تەدریج ئێستا باسییانەکەم چۆن بووە، لە ئەنجامی ئەم ئەزمونە گەیشتومەتە و قەناعەتەی کە پێویستمان بە کۆمەڵێک چارەسەر هەیە. مبادرەی پرۆژەکە ئەوەندەی ئێمەیە تا تەرحێکەی، چونکە ئەو پرۆژەیە نە لە توانای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیایە بە تەنها مناقەشە و فراوانیکە، نە بە تەنهاش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەتوانێت جێبەجێکە. بۆیە هەر لە ئێستەوە بانگەوازێک بۆ هاوڕێکانمان هاوکارەکانمان لە فراکسیۆنەکانی ئایندە کە پێکەوە ئەم دیدە ئەخەینە بەردەست بۆ ئەوەی بتوانین بە هەمومانەوە پرۆژەکە گەڵاڵە بکەین تا بتوانین لەو قەیرانەی کە ئێستا هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادیە و ئەو قەیرانەی لە هەرێمی کوردستانە هەیە بە پرۆژەیەکی گەڵاڵەکراوی تۆکمە قابلی تەطبیق، چونکە زۆر جار پرۆژە کاتێک پێشکەش دەکرێت قابلی تەطبیق نییە، یاخود پرۆژە لەبەرەوەی لایەنێک نووسیوێتی سیفەتە تەشریعیەکەی نوقسانە هەموو جانیبەکانی نەگرتووە. بۆیە ئەوە بە شێوەیەک لە شێوەکانە خەمە بەردیدی بەڕێستان بۆ ئەوەی ئێمە هەر ئەوەندە خاوەنینی تا تەرحێکەین، دوایە بێتە پرۆژەی هەمووانیشان. سەرەتا مێژووی ئەو کێشانەی کە لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستانە هەبووە، یا بە دیوەکەی دیکە بڵین لە نێوان کورد و حکوومەتێک لە دوایەکانی بەغدا هەبووە، سێ کێشەی ئەساسی هەبووە بە درێژای مێژوو. لە دروستبوونی دەوڵەتی عێراق کە ساڵی 1921 کێشەی خاکمان هەیە کە کێشەیەکی ئەساسی و سەرەکیە، کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسیمان هەیە، لەوانەیە لە هەندێک قۆناغدا خەڵک هەبوو بێ کورد بوو لە دەسەڵاتی سیاسیە بەشداری کرد بێ، بەڵام دەسەڵاتداری یا با بڵێن پێگەیەکی حەقیقی نەبووە، پێگەیەکی جۆرێک لە کارتۆنی بووە. کێشەی سێم کێشەی داراییە کە بە درێژایی مێژوو ئەم وڵاتەی ئێمە داهاتێکی هەبووە کە بە هەمان داهات بەشداری پێ نەکراوەتە. لە سەردەمی ڕژێمی پێشووە کەرکووک باز دەکەن کە ڕۆژانە 600,000 بەرمیل نەوتی لێ دەرهێنراوە. هەدەفەکەیش ئەوە بووە محتەوای نەوتی کەرکووک کە بە پێی هەندێک سەرچاوە تەنها بەشی 12 ساڵ بکە بۆ ئەوەی ئیتر نەوتی تیان نەمێنێ و ئەو شارە ئەو بەهایی نەمێنێ لای کەس. ئەولەویەتی حەلکردنی ئەو سێ کێشە ئەساسی کە باسم کرد بەداخەوە کورد موفق نەبووە، ئەولەویەت بۆ ئەو سێ کێشەیە دروستکە یا بۆ ئەو سێ کێشەیە بدۆزێتەوە یا لەناو قانونەکانە پرۆژە یاسای بۆ دابینکە.
چکە ئەگەر ئێمە کێشەی خاکمان حەل کردا یەکەم جار کە ئێستا کێشەی خاکمان عەرقەلەیەکی بۆ دروست بووە کە زەحمەت بووە چارەسەرکردنی، کێشەی ئابووریمان حەل کردایە بە دەرەجەی دووەم، ئێستا بۆ قۆناغە نەگەیشتین، پاشان دەستمان ببردایە بۆ کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسی کە بەداخەوە یەکەم جار کورد لە ئەولەویەت کە دەستی پێکردووە بەشداری دەسەڵاتی سیاسی بە هەند وەرگرتووە، بۆیە ئەبینن ئێمە زۆر پۆست 70 پۆستمان هەبووە لە بەغدا بە درێژایی ئەو مەرحەلەی دوای 2003 پۆستی زۆر گرنگ، پۆستی زۆر باڵا، پۆستی سیادی کە توانای چارەسەرکردنی کێشەی هەبووە. بەڵام لەبەرەوەی پۆستەکە کاتی بوو بۆ ماوەی 4 ساڵ بووە نەمانتوانیوە بیخەینە خزمەت کێشەکانی ترمان کە ئەکرا ئەوەش بخرێتە خزمەت کێشەکانی دیکە. یەکێک لەو قەزیانەی کە ئێستا لە سیستەمی فیدراڵی عێراقا هەیە کێشەی سیستەمی فیدراڵی لە عێراقا ئەوانەتان کە دیراسەی سیستەمە فیدراڵەکانتان کردووە عێراق خۆی بۆ خۆی وەکو وڵاتێکی فیدراڵی کۆمەڵی کێشەی هەیە کە لە وڵاتەکانی دیکەم کێشانە بەدی ناکەی. کاتێک کە باس لە سیستەمی فیدراڵیەکەی لە هەموو دنیا هەموو سیستەمەکانی دیکە سیاسی، ئیداری، ئابووری یەکسەرە بێتە لامەرکەزی، بەڵام لە عێراقا بەداخەوە سیستەمی سیاسی لامەرکەزی بووە، سیستەمی ئیداری لامەرکەزیە، بەڵام سیستەمی مالیان بە مەرکەزی هێشتووە. لەناو قانونەکانی عێراقا و لەناو دەستوری عێراقا هەموو دینارێک لە عێراقا وەک داهات بێتە دەست ئەبێ بڕاتە خەزانەی مەرکەزی، خەزانەی دەوڵەت لە مەرکەز، پاشان تەوزیع بکرێتەوە بە ئالیەتێک کە لە مادەی 106 دەستوریا دایانناوە هەیئەیەک بۆ مراقبەی تەخصیصی ئیرادات و تەوزیعاتەکەی کە ئەمساڵ ئەو یاسایە هەموار کراوە یا تەشریع کراوە، بەڵام تا ئێستا نەچووەتە بواری جێبەجێکردن. بۆیە ئەو کێشە ئابووریانەی تا ئێستا هەن لە چوارچێوەی ئەمە دانراوە، لە چوارچێوەی ئەم یاسایە دانراوە کە قابل بە جێبەجێکردن نەبووە تا ئێستا و زەحمەتیشە بتوانین لە ڕێگەی ئەو یاساوە جێبەجێکردن. بۆ یە کاتێک سەیری سیستەمی سیاسیمانەکەی ئێمە سەرۆکایەتی هەرێممان هەبوو، پەرلەمانی خۆمان هەبوو، حکوومەتمان هەبووە، دەسەڵاتی قەزاییمان هەبووە، هەموو جۆرە پێکهاتەکانی حکوومەتێکی محەلیمان هەبووە، یاخود حکوومەتێکی لەوە گەورەتریشمان هەبووە، لە محەلیش فراوانترمان هەبووە. بەڵام لە ڕووی ئیداری و حکوومەتی ئیتیحادی بە هیچ شێوەیە بەشداری لە هیچ سیستەمێکی ئیداری حکوومەتی هەرێمان نەکردووە. بەڵام لە ڕووی داراییوە لە دەستورە بۆ نمونە یەکێک لەو فقرانەی لە مادەی 100 دەستورا دانراوە تیجارەی خارجی حەسریە بۆ حکوومەتی ئیتیحادی کەواتە هەموو قەزەیەکی بەستۆتەوە بۆ مادەیەوە، بەڵام لێگەڕاون بۆ ئەوەی فترەیەک بێت ئینجا بتوان جێبەجێکەن. لەناو ئابووریە، لەناو سیستەمی ئابووریە بەڕێزان، ئابووری بە سێ تەوەر ئەڕوا بەگشتی: سیاسەی مالی، سیاسەی نەقدی، سیاسەی ئیتیمانی. سیاسەی مالی خۆی لە ئەدەواتێکا بینێتەوە کە موازنەیە، زەرائیبە، ڕسومە، غەراماتە، ئەمانە هەمووی هەندێکی حەسریە ئیتیحادیە، هەندێکی مەحەلیە. سیاسەی ئەم سیاسە مالیە ڕێگە دراوە لە ناو دەستورا کە حکوومەتی هەرێمی کوردستان جۆرێک لە دەستکراوەی هەبێت لەم سیاسەی مالیە، بەڵام کێشەکە لەوایە کە تاریفی سیاسەی مالیەکەی بریتیە لە معالەجەی تەزەخم لەگەڵ ئەو ئەدەواتانەی کەوا ئەتوانێت سیاسەی انکیماشی پەیڕەو بکە یاخود سیاسەی تەوەسوعی. ئێمە دوو جۆر سیاسەمان هەیە، چ لە سیاسەی مالیە، چ لە نەقدیە، چ لە ئیتیمانیە. سیاسەی تەوەسوعی واتە بەرفراوانکردن، یاخود سیاسەی انکیماشی واتە پاشەکشەکردن. بۆ نمونە لە ڕێگەی زەرائیب بۆ حکوومەت ئەتوانێت سیاسەی انکیماشی پەیڕەو بکە، هەر لە ڕێگەی زەرائیب بۆ کە کەم یەکاتەوە سیاسەی تەوەسوعی بەرپا بکە. سیاسەی نەقدی کاتێک کە حەجمی کوتلەی نەقدی لە عێراقا 6 تریلیۆن دینارە، تەنها 38 تریلیۆنی لە حەجمی تەداولایە لە بەردەستایە، لەو 38 تریلیۆنە 19 تریلیۆنی لە ناو ماڵەکانایە، هیچ بەکارهێنانێکی نییە، کەواتە سەرمایەکی عاتڵە. لە سیاسەی مالیە جۆرێک لە ڕێگەدان ڕێگە دراوە بە حکوومەتی هەرێم کە خۆی بۆ خۆی موازنەی هەبێ، یعنی لە ڕێگەی موازنەوە بتوانێت سیاسەی انکیماشی و سیاسەی تەوەسوعی بەکاربێنێ، بەڵام لەبەرەوەی بوجەکەی بەستراوەتەوە بە دەوڵەتی مەرکەزۆ ئازاد نەبووە لەم سیاسە مالی و لەم تەوەسوع و انکیماشە، کەواتە لە ئەساسا مقدمەیەکی هەڵە هەیە، نەتیجەی هەڵەی داوە بەدەستەوە. سیاسەی مالیمان مەرکەزی بووە، لا مەرکەزی نەبووە.
بۆ لەسەر ئەساسێک کە ئەو کاتە هەرێمی کوردستان هیچ جۆرە داهاتێکی نەبووە. کێشەی ئیشکالێکی تر لە ئەم دەوڵەتە فیدراڵیە ئەوانەی سەردانی دەرەوەیان کرد بێ هەموو فیدراڵێتەکان بریتین لە زیاتر لە هەرێمێک و چەند محافەزەیەک. تەنیا عێراق تەنها یەک هەرێمی هەیە و 15 محافەزە. هەرێمێکی تر نەبووە هاوشانمان بێت تاوەکو ئێمە داکۆکی لە مافی هەرێمەکان بکات. تاکە هەرێم بووە لەسەر ئەساسی نەتەوەش دروست بووە هەرێمەکە. بۆی ئەگەر هەرێمێکی تر هەبووایە لەسەر ئەساسێکی دیکە، ئەگەر نەتەوەیش بواە ئەبووە پاڵپشت بۆ ئەم هەرێمی کوردستانە لە هەندێک داخوازیە ئەیتوانی ئاسان قەزیەکە، چونکە ئێستا دەست بۆ هەر مەلەفێک براوە بە مەلەفێکی نەتەوەیی بەرامبەری بوونەتەوە و عادەتەن نەتەوەی کورد لە عێراقدا نەتەوەیە کەمینەیە، بۆیە ڕوبەڕووی نەتەوەیەکی لە خۆی فراوانتر بۆت و هەمیشە کێشەکانی پاشەکشیان لێکراوە. لە سیستەمی فیدراڵیە کۆمەڵێک موسسات هەیە لای ئێمە نییە، کۆمەڵێک موسسات لای ئێمە هەیە لە هەندێک سیستەمی فیدراڵیە نییە، یعنی وجودی نییە. مەسەڵەن وەزارەتی پێشمەرگە لای ئێمە هەیە. لە سیستەمی فیدراڵی هیچ وڵاتێکە هەرێم وەزارەتی پێشمەرگەی نییە. یەک قوواتی ئیتیحادی هەیە سەرپەرشتی پاراستنی هەموو منزومەی دیفاعیەکە. ئەوەی ئێمەش وەزارەتی پێشمەرگە ڕاستە لە ناو دەستورا باسەکرێ بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی، بەڵام بە عەمەلی ئەم قەزیەیە جێبەجێ نەکراوە. ئەوەتانە کاتێک لە موازنە ئەوانەی کە دراسی موازنەیان کردبێ لە هەندێک ساڵا نووساوە وەزیری ڕئیسی وزەرای هەرێم لەگەڵ ڕئیسی وزەرای حکوومەتی ئیتیحادی ئەگەنە ئیتیفاقێک بۆ پشتی پێشمەرگە، لە هەندێک جارە وتراوە ڕئیسی هەرێم لەگەڵ ڕئیسی وزەرای عێراقیە، لە هەندێک جارە نەخێر وتراوە بەشێک لە تەخسیساتی قواتی بەڕی دابی نەکرێ بۆ پێشمەرگە کە لە هیچ کاتێکیانە بە فعلی ئەمە جێبەجێ نەکراوە. ڕێزە بۆی خودی وەزارەتی پێشمەرگە یەکێک بۆ لەو ئیشکالاتانەی کە نەئەکرا وازی لێبێنرێ، بەڵام کە کراوە هیچ یاسایەکی نییە لە ناو مەنزومەی عێراقیە کە ئەبوایە لە خولەکانی یەکەم و دووەمە ئەو قەزیە یەکلایی بکرێتەوە کە بۆ مێژوو من لەگەڵ بەڕێز سەرۆکۆمارە بەڕێز دکتۆر فواد کاتێک کە مناقەشەمان کرد لە موازنەی 2017 ئێمە پێداگریمان کرد لەسەرەوەی کە ئەبێ 100,000 پێشمەرگەمان بۆ بنووسن، کە چوینە لای ئەوتی بەڵێ ئێمە محاولەمان کردووە کە بکرێ بە یاسا. 80,000 پێشمەرگیان موافقت کردبوو بۆ ئەو لەگەڵ مالکی اتفاقی کردبوو. جەنابی مام جەلال بە تەلەفۆنێک 10,000 زیاد کردووە، بەڵام دوایی هەندێک لایەنی ڕازی نەبوون لەسەر ئەو ڕقەمە، بۆیە تا ئێستا ئەوەی ئێستا حسێ بکرێ بۆ پێشمەرگە بەڕێزان 45,000 کەسە بە معیارێک عەلا ئەساس هەموو 1000 کەسێکی عێراق پێویستی بە یەک سەربازەیە، بۆیە ئێمە 4 ملیۆن و نیو تا 5 ملیۆنین، بۆیە هەمیشە حسابی 45,000 پێشمەرگەکەن، بۆیە 37 ملیار هەمیشە داداوە بە درێژایی ئەو فترە زەمەنیی پێش. یەکێک لە کێشەکانی تر کاتێک بانکی مرکزی صیفەیەکی هەیە بەڕێزان لە ڕووی ئابووریەوە. الملجأ تعريف بنك مركزي الملجأ والملاذ الأخير لجميع فروع البنوك الأهلية والحكومية أو بنك مركزية كواته هيمنيشي هي بسرها مو بنك مركزي كان لو لا ذهبه كبنجاو الشش بنك مان هي شش يعني حكوميين بنجان أهلي دو فرع بنك مركزي هب ولا هرم كردستانية كان لهولية كان لسليماني هل برخاتي أو كاتي دو إدارية ودو فرعين دانا وبرزان كأندو بنك فرعكان يعني بقدرتي قادر لجير هجموني وزارة إدارية هرم كردستان هذا كما كفر للروي بنك مركزي وكنابه بنك مركزي لجير هيج سلطة كهذا حتى هم الموازنة 2015 يكفى قرم عندنا أبو لما دي بنجا كتحديد مزاج علماء كذبوا حتى 5 مليون دولار روزانة بنك مركزي استعلاء عسايته مالك لمحكمة اتحادي كوتي ومخالفات دستورية كبنك مركزي نابه هیچ کەسێک هەژمونی هەبێ بەسەریۆ بۆیە فەقەرەکەیان هەڵوەشاندەوە. بەس بانکی مرکزی هەردوو فەرعەکەی لە هەرێمی کوردستان لەژێر ئیشرافی وەزارەتی دارایی هەرێمایە کە ئەمە گەورەترین خەلەر بۆ بۆیە توانیوێتی ئەو بانکانەی کە پارەکانیان بردووە لە بانکی مرکزی داناوە لە هەولێر و لە سلێمانی هەمووی دەستکاری کراوە کە لە وەسیقەیەکی ڕەسمی بانکی مرکزی لای من هەیە 42 بانک پارەیان لە ئەو دوو بانکە داناوە کە بە 6 تریلیۆن دینار مەزەندەکرێ و حکوومەتی هەرێم بەکارهێناوە بەشێکی بە سیفەی نەقدی یعنی وەکو نەقد بەکارهێناوە بەشێکی بە نیزامی مەقاسەواتە چەکی بدون ڕەسیدی داوە بانکەکانیش سەرچیان کردووە و ویان زانیوە ئەم پارەیە حکوومەتی هەرێم هەیەتی کە ئێستا بووەتە قەرزێکی متەراکم لەسەر حکوومەت.
لێرەوە دێمە سەر ئەوەی ئایا ئێمە پرۆژەیەکی واتە حەکەین بۆ وڵاتێک کە بەشێکی دەوڵەتێکە کە فیدراڵیە حکوومەتەکە لە بەغدایە بەشەکەی دیکەی لە هەرێمی کوردستانە ئێستای عێراق چۆنە بەپێ ئەو داتانەی لای ئێمە هەیە بەڕێزان عێراق یەکێکە لەو دەوڵەتانەی کە ناسراوە تەصنیفەکرێ بە أحادي المصدر يعني تاكسر شعوة يا با مصطلح اقتصادي كي تبيوتي اقتصاد ريعي يعني أوي لنا الزوي دري بينه وبي بروشة أمولاتا تصنيف كي لروي أبو بيوتي اقتصاد وحيد المصدر يا اقتصاد ريعي أم تجربة اقتصاد ريعية لهر ولاتك ممارسة كراوة دوشتي برهمينا وبرزان يا كم صفتك ديكتاتوري برهمينا ويا أقل أوانتان شاردان لبواري تاريخا دكتور مصدق كمحاولة كر أم اقتصادي ريعية لإيران لابا توشي أو أزمية بو بلان أو دكتاتوريتي لإيران دروز بو لدولي خليج دروز بو لعراق دروز بو لهر ولاتي كتر دروز بو سبب أساسي واقتصادكي ريعية بو چونك داهاتي كي زوري ديتا بردس كخوي بيوم معنوناكا بما أتوانيت قورتين منظومي أمني دروسكا بو خوي منظومي دافلوسينر دروسكا بلام لكاتيكا هر ولاتي اعتمادك هاتسر بشكاني تريداهات بون من الضرائب أوي كضريبة هذا بو إدارة داني دولة لدولتي جبرسيتو نايلة بو أقارا بروا بو أبين لدولة أوروبيا كان أو دولتاني كوا مراحل ديمقراطيتيان لزور لبيشا زور بيان اعتمادي كليان لسد ضرائبة ولاتي كوكو النرويج كنو درهيني يك أو كسي كوا طبعا مسألة النرويجي قاندوه بو قناخي كإستا 400 مليار دولار احتياطاتي نقديه ولا مسألة سنداته السماية مهندسي كي عراقي ناوي فاروق قاسمة مناڵێکی نەخۆش بۆ چۆ بۆ نەرویج لەوێ پرۆپۆزڵێکی تەقدیم کردووە منە توانم پرۆسەی نەوتان بۆ گەشە پێ بدەم کە گەشەی پێداوە ئێستا نەرویج هەرچی نەوت دەرەهێنێ و ئەیفرۆشێ هیچی ناخاتە ناو موازنەوە ئیمارات ساڵی پار بڕیاریدا لە سا چلی موازنەی اعتماد کاتە سەر نەوت کە قەرار وایە لە ساڵی 2020 بەدواوە ئەوەی ئەخرێتە ناو پرۆژەی ئاسایی موازنەوە لە سا 20 کەمتر بێت بەڵام سەیری عێراق بکە لە سا 93 تا 95 داهاتی عراق لەسەر ئەساسی نەوتە و وڵاتێکی اقتصاد ڕێعیە بۆیە دڵنیابن لەوەی تا اقتصادمان ڕێعی بێت چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا دیکتاتۆریەت بەرهەمێنێ بۆ چونکە گەورەترین سەرچاوە داهاتی دەسەکەوێت بەما ئەتوانێت جێیشێک موظەفین جێیشێک منظومەی ئەمنی بەکاربێنێ و بتوانێت هەموو سێکتەرەکانی تر پاشەکشە پێ بکە. خاڵی دووەم کە ئێستا عێراق تەسنیفەکرێ بە قەرزاربارترین دەوڵەت لە مەنتقەکە کە قەرزەکانی عێراق گەیشتونەتە نزیکەی 132 تریلیۆن دینار کە کاتە نزیکەی 124 ملیار دۆلار کە تەسنیفەکرێ بە چەند خانەیەک و قروزی نادی پاریس قروزی خارج نادی پاریس قروزی مؤسساتی دەولی قروزی مستەثمرینی ئەجانب ئەمە چوار تەسنیفیانە. قەرزەکانی خلیج پێوتێ قروز بەغیضە یعنی قەرزە خراپەکان کە 41 ملیار دۆلاری دووەلی خلیجی لای عێراق هەیە کە لە ئێستادا مەجال نییە ئەگینا بە تەسنیف بۆم باسەکردن هەڵ وڵاتەی چەندێکی لای عێراقە. ئەم قەرزانەی دوو جۆر قەرزن قەرزی نەقدیە هەر بە نەقد وەریگرتووە سەدام حوسێن هەردێکیان قەرزی عینیە سیارە و عەتاد و ئەستیحال لە وڵاتانە کە کڕیویانە داویانە بە عێراق تا ئێستا هیچ کام لەو دەوڵەتانە ئەم جارە نەبێت لە مؤتەمەری مانحینە لەوەی کوێیت ئیمارات لە 7 ملیاری خۆی خۆش بووە ئەگینا ئەو قەرزانە لەو 41 ملیارە تەنها 7 ملیاری لێ خۆش بووە بێجگە لە قروزی داخلی کە ئێستا عێراق ئەوەندەی پارە لە بانکە داخلیەکان دەرهێناوە نزیکەی 28 تریلیۆن دینار قەرزی لە بانکە داخلیەکان کردووە. ئەم قەرزانە تا ساڵی 2053 بێجگە لەوانەی لە دووەلی مانحینا دراوە پێی تا ساڵی 2053 دانەوەیان بەردەوامە بێ ساڵانە عێراق 8 ملیار دۆلار فەواید و ئەقساط دەداتەوە. ئەو واقعی اقتصادی عێراقیە بۆیە دوایی کە دەینە سەر سەرحەکان جەنابتان ئاگادار یەک دەقەش یەدەکی عێراقی لە تاشتاویەک و هاتووەتە 37 دوای گەیشتۆتەوە 49 ملیار دۆلار. ژمارەی فەرمانبەران ئەوەی موچە وەرەگرێ لە عێراقا نزیکەی 3 ملیۆنە دوایی بە خانەنشین و قواتی حەشد و شەریکاتی تەمیرداتی ئەگاتە 6 ملیۆن کەس پارە وەرەگرێ لە عێراق.
هەندێک بابەتیانە پەڕێنم بۆ ئەوەی بڕۆمە سەر ئەسڵی تەرحەکەم. تەرحی ئێمە بۆ ئەو بابەتانەی کە باسم کرد تاکە چارەسەر لە ئەم قۆناغا بەڕێزان، لە ئەم قۆناغا بریتیە لەوەی کەوا سەقفی دەستور کەین بە ئەو بابەتەی کە ئێمە بتوانین شەڕی لەسەر بکەین لە ڕووی مادەی 140 مادەی 105 مادەی 106 بێجگە لە مادەی 111 دەستور بۆ نەوت مادەی 112 لەگەڵ مادەی 121 لەگەڵ مادەی 117 ئەم مادانە ئەو مادانان خزمەت بە پرۆسەی هەرێمی کوردستانەکە بۆیە ئەبێت ئەو فراسیۆنانەی کە تازە ئەگەڕێنەوە ستافێکی قانونی شارەزا لەگەڵ ئەو ستافە بن بە درێژایی ئەو مانۆیان لە بەغدا جگە لەوەی کە کۆنتاکت هەبێت لە نێوان حکوومەتی هەرێم پەرلەمانی هەرێم ئەو دوو ستافەیشی کە لەوێت. کەواتە یەکەم مەرحەلەی دەستوریە. مرحلەی دووەم مەرحەلەی قانونی بێ لە عێراق بەڕێزان پێوتێ قانونی ئیدارەی مالی و دەینی عام ئەمە دارێ بە دەستوری عێراقی مالی کە ئێستا کەنەدیەکان سەربەرشتی دووبارە هەموارکردنەوە یەکەن ئەیانەوێت لە قانونێکی جۆرێک لە مەرکەزیەوە بیگۆڕن بۆ قانونێکی جۆرێک لە لامەرکەزی. طبعا لامەرکەزیەتی کەنەدی زۆر فراوانترە لە لامەرکەزی عێراقی. طبعا لەوێ یەک شتی سەیرم پرسیار لێکردن ئەو منەظەمەیە هاتووی هەیە زۆر جار دەورەکانی لە داخلی عێراقا هێنایە سلێمانی یەک دوو جاریش دەورەکان لە کەنەدا بووە. لەوێ ئەو نەوتەی کە لە ژێر خاکایە هی ئەقلیمەکە سەرپەرشتیەکە بەس ئەو نەوتەی لەناو بەحث دەریەهێنن دەوڵەتەی اتحادیەکە سەرپەرشتیەکە ئەوەندە تەصنیفات و وردەکاریان کردو بۆ سیستەمە لامەرکەزیەکە والنظامی مالی لەوێ تەکاملیە. بۆ نمونە هەرێمەکە چەندێک داهات بەدەستێنێت بۆ خۆی سەرکەکە دەوڵەتە اتحادیەکە مثلا 700 ملیارد موازنەی ئەوانە داهاتەکانیان 700 ملیارە ئەقلیمەکان 300 ملیاریان هەیە حکوومەتە اتحادیەکە 400 ملیار هەیە 400 ملیارەکان بەسەرا دابەشەکە بۆی نظامی تەکمیلەکە دروست بۆیە ئێمە ئەکرێت لە نظامێکی مشارەکەوە بڕۆین بۆ نظامێکی تەکاملی. سەبارەت بە موچەی فەرمانبەران کە ئەوە گەورەترین کێشەیە ئێستا لە نێوان حکوومەتی هەرێما لە ڕووی داتاوە و لە نێوان دابینکردنی پێداویستیەکان بە بڕوای من لەم کۆناغا پێویستە مەسئلەی سیستەمی موچە بە پێی قانونی 22 بکرێ بە مەرکەزی یعنی یەک مەنزومەی موچە خۆرمان هەبێت لە عێراقا بە عەدەدۆ بە تەرتیباتی ئەولەویەتی سلەمی ڕاتبۆ حتا هەموو مخصصات تەمان لە هەرێمی کوردستان 42 جۆر مخصصات هەیە لە عێراقا 14 جۆر مخصصات هەیە. بۆی ئەگەر سەیر بکەن موازنەی عێراقی نزیکەی 34 تریلیۆن دینارە لەو 34 تریلیۆنە 11 تریلیۆنی موچەی ئیسمیە 22 تریلیۆنی یا 23 تریلیۆنی مخصصاتە بەڵام لە هەرێمی کوردستان زۆر بەعەکسە. تاوەکان برای بەڕێزم مامۆستا سۆران دوایی تەفسیلاتە. صندوقی خانشین کە ئاخر مەرحەلەیە قسەی لەسەرەکەم کاتەکەم تەواو بووە. صندوقی خانشینی عێراق لە ئێستادا بەشی تا ساڵی 2045 دەکات کە پارەی تیاوێ بیدا بە خانشینەکانی خۆی. صندوقی خانشینی هەرێم 1 دیناری تیانیە و بگرە پارەکەشی سەرف کراوە. بۆیە ئەوێ یەک صندوقی خانشینی هەبێت لە دەوڵەتی اتحادیە لەو صندوقە خانشینانە خانەنشینان ئەوەندە عەزیز نەدرێن و پارەیە کە ئەیدەن ئیسهاماتی تەقاعودی دووبارە خۆیان ئیسفادەی لێ بکەن. ئەگەر ئەم سیستەمە مەرکەزیە دروست بوو بۆ مەرحەلەیەک ئەوان نە فەرمانبەر بە سیاسی ئەکرێت یا استخدامێکی سیاسی ئەکرێت یا بە سیاست تعیین ئەکرێت وەکو ئەوەی لە هەرێمی کوردستانە لە موازنەی 2013 ئاخر قسەمە 684,000 فەرمانبەر هەیە لە ناو موازنەی 2013. بەس چه عەجەب ئێستا داتایەکیان داوەتە ئێمە ئەڵێ 1,249,841 فەرمانبەر موچەخۆر هەیە لە هەرێمە کە نابێ غەیری فەرمانبەر لە ناو موازنە هەبێت. زۆر سواسانەکەم وەختم گرتن و داوای لێبوردنەکەم لەو دەستخۆش بۆ مامۆستا ئەحمەد بڕیاردەری لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆتانە لە با بڵێن ئەو پرۆژەی کۆمەڵی ئیسلامی لە ڕووی عێراقەوە کە ئیشی لەسەرەکرێ ئەو خستیە ڕوو. ئێستاش گوێ بۆ کاک سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بزانین دیدی کۆمەڵی ئیسلامی بۆ پرۆژەکە لە ڕووی هەرێمی کوردستانەوە چۆنە. بەڕێزیشان 20 خولەکی پێدەین دوایەوە دەرگای گفتوگۆ و مداخەلە بۆ ئەوی بەڕێز ئەکەینەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە خێراتنی هەموو ئامادەبوانی بەڕێزەکەم
من باز لە کەرتی نەوت و سوتەمەنی و گرفت و چارەسەرەکان یەکەم لەگەڵ بە بازرگانی کردنی کەرتی تەندروستی کە کارەساتێکی مرۆیی بەرهەمهێناوە و کێشەی سیولەی نەقدی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە و چارەسەرەکەی چییە و باز لە یەک جۆر قەرزی حکوومەتەکەم کە داوێتی بە ژمارەیەکی زۆر لە خەڵک پاشان دێمە سەر داهاتە ناوخۆییەکان و بڕەکانیان لەگەڵ کێشەی گەورەی موچەخۆران و فەرمانبەران لە هەرێمی کوردستان و دوجار دێمە سەر کەرتی کوشت و کاڵ و ئەوەی کە پێویستە بکرێ لەم بوارانە هەرەوەندە ئەگەر فریاب بکەوم لە خزمەتتان دەبم. بەڕێزان، هەرێمی کوردستان بەداخەوە لە ساڵی 2007 بەدواوە لە 1995 پشتبەستنی داهاتی خۆی خستە سەر بواری نەوت و سوتەمەنی کە کێشەی گەورەی هەرێمی کوردستان لەوێەوە سەر هەڵەدا. ئێمە سەرەتای دەست بەکاربوونمان لەم خولەی پەرلەمانی کوردستان لە 4 حوزەیرانی ساڵی 2014 هێشتا کابینەی 8 تەشکیل نەبوو بوو. ستافی کابینەی 7 حکوومەتی هەرێم هاتن، وەزیری سامانە سروشتیەکانیان لەگەڵ بوو، سەرۆکی حکوومەت، ئەمەیان خستە بەردەستی پەرلەمان. ئەمە ماڵی ئەم هەرێمەی کاول کرد. ئەمەی کە ناوی خستنە ڕوویەک بۆ پەرلەمان، حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی سامانە سروشتیەکان لە 4 حوزەیرانی ساڵی 2014 لێرە وەتاکیدیان کردەوە و بەڵگەکانی تا ئێستا لە بەردەستی پەرلەمانە. ئەو ڕۆژەی کە ئەمەیان هێنا بۆ پەرلەمان، برای بەڕێزم کاک عومەر عینایەت لێرەیە باش ئاگادارە، لە 14 حوتی 2014 وەزارەتی سامانە سروشتیەکان ڕۆژانە 440,000 بەرمیلی فرۆشتووە کە ئەو کاتە نرخی بەرمیلێک نەوت لە سەروی $100 بوو. ئەمە سەرەتای قەیرانەکەیە کە مانگی حوزەیرانە 2 موچەی فەرمانبەران نادرێ. ئالەو ڕۆژە حکوومەتی هەرێم 440,000 بەرمیلی فرۆشتووە، بەرمیلی نەوت لە سەروی $100 بووە. بە ئێمەیان وت و تاکیدیشیان کردەوە، وتیان ئێمە لە کۆتایی 2015 دەگەینە 1 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە، کە ئەو کاتە ئەگەر تەماشا بکەین بە پێی داتاکەی حکوومەت لە کۆتایی 2016 نووسیویانە ڕۆژانە 1,240,000 بەرمیل نەوت بەرهەمەهێنین. وتیان ئێوە پشتیوانیمان بکەن، ئێمە دەستمان لە بەغا ببێتەوە، بزانن هەرێمەکەین بەچی. بەڵام بەداخەوە و ئەوەش هێڵکاری تەواوی کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستانە کە بەرهەمی چەنە و چەنی لێ دەرەهێندێ. لەژێر ئەرزەوە هیچ هێزێک نەهاتووە نەوتی هەرێم لەو چاڵانە دەرکات غەیرەوەی لەسەرەوە کۆمپانیا نەوتیەکان و وەزارەتی سامانە سروشتیەکان لە خوورمەڵە، لە تاوکێ، لە تەقتەق، لە شێخان، لە کێڵگەکانی دهۆک و هەولێر و کێڵگەکانی تری سلێمانی ئەم نەوتەی بەرهەمهێناوە. لە کۆی ئەو بلۆکە نەوتیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە 57 بلۆکی نەوتیە. 27 بلۆکی نەوتیان ئەکەوێتە سنووری دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان. بەڵام بەداخەوە لە 27 بلۆکی نەوتی کە دەکەوێتە سلێمانی و گەرمیان، تەنها 3 کێڵگەیان بەرهەمی ڕۆژانەی لە ئێستەیە ئەگەر بگاتە 30,000 ناگاتە 30,000. واتە لەو 350,000 بەرمیلەی ئێستا هەرێمی کوردستان ڕۆژانە دەرێهێنێ 30,000 بەرمیلی دەکەوێتە سنووری سلێمانی و گەرمیان. ئەمەش کەم تەرخەمی ئیدارەی سلێمانی و ستافی حکوومەت لە یەکێتی نیشتیمانی کە لە ناو حکوومەتا بوون، لە ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز بوون، لێگەڕاون کێڵگە نەوتیەکانی سلێمانی تەطویر نەکا، ئەوەی ئامادەیە بۆ بەرهەم دەستی لێ نەدرێ، و تەقتەق کە باشترین نەوتی هەیە لە کوردستانە و لە ئاستی عێراقیشە ڕۆژانە بەپێی ئەم داتایی کە حکوومەت بۆ ئێمەی هێنا 170,000 بەرمیل بەرهەمی هەبوو.
ئێستا 16,000 بەرمیلی ڕۆژانە بەرهەمی هەیە. بۆ لەبەرەوەی بە سیاسەتێکی خراپی نەوتیکە چەند کەسێکی مەحدود لە حکومڕانی هەرێم ئیدارەیەدەن، ئەم ناوچەیە وای لێکرا و نەوتی هەرێم ئاوای لێکرا و تەقتەق بەو دەردەبرا کە بەداخەوە یەکەم جار کاتێک نەوت لە هەرێمی کوردستان بەرهەمەهێنرێ لە تەقتەقایە لە شیواشۆکە، ئێستا بەرهەمەکەی ئاوای لێکراوە. ئێمە تحقیقمان کرد هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی ئەوەیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان ئامادە نەبوو تەطویر بە کێڵگەکان بدا و پارە بدا بەو کۆمپانیایانەی لەوێن بۆ ئەوەی معالەجەیەوە بکەن نەوت ئەوێت تێکەڵ بە ئاو بووە بیری تر لێ بدەن بۆیە فەشەلیان پێێنا. ئەمەش هۆکاری سیاسی لە پشت بووە کە من نامەوێ بچمە ئەو بابەتە. بەڵام لە ساڵی 2007ەوە تا ئێستا ئەوەی کە لە پارەی نەوتە 24 ملیار دۆلارە، یەک دیناری نەچوەتە وەزارەتی دارایی و بانقەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە مخالفەیەکی گەورەی هەموو قەوانینی هەرێمی کوردستان و عێراقە کە چاودێری دارایی هەمووی تهدید کردووە. چۆن 24 ملیار دۆلار لە ماوەی ئەوەندە ساڵ حکوومەتێک دەیبات تەسلیمی بانقی ئەهلیەکە بەبێ ئەوەی داوای فائیدەکەشی بکە. ئەو بانقەش بانقی کوردستانە کە کارەساتی گەورە لەوایە جگە لەوەی 24 ملیار دۆلاری نەوت چۆتە ئەم بانقە بەبێ ڕەقابە، بەبێ لێپرسینەوە، بەبێ هیچ وردبینیەکی چاودێری دارایی. 5 ملیار دۆلاری تەواوی ئەو پرۆژانەی کە لە پرۆسە نەوتیەکان دابین کراوە بەداخەوە لە بانقی کوردستان چارەنووسیان تا ئێستا بە نادیاری ماوەتەوە. ئەوە کێشەیەکە لە نێوان ئێمە و حکوومەتی هەرێم کە ئەو پارانەی تەخسیس کراوە چی لێ کردووە و چۆن پرۆژە دەستی پێکراوە لەسەر پارەی نەوت، بەڵام پارەکە تەخسیس کراوە لە حساب بانقی حکوومەتی هەرێمە، بەڵام بوونی نییە و دیاری نییە. لە هەرێمی کوردستانە سێ بەڕێوەبەرایەتی هەبوو. ئی بەڕێوەبەرایەتی سوتەمەنی بەرهەمە نەوتیەکان بوو. لە ماوەی 1 ساڵە کە کاتێک کابینەی 8 دەست بەکارە بێ، خولی 4 پەرلەمان دەست بەکارە بێ، 1,500,000 دۆلار لە ماوەی 1 ساڵە لە بەرهەمە ناوخۆیەکانی سوتەمەنی لە بانقە حکومیەکانە، بەڵام بەداخەوە حکوومەت لە ماوەیەکی زۆر کەمە هات ئەم پارانەشی هەر هەموو گواستەوە لە بانقە حکومیەکان دەریهێنا خستەوە بانقی کوردستان. واتە لە ساڵی 2014 پرۆسەیەکی زۆر مەترسیدار لە هەرێمی کوردستان دەست پێکا، ئەویش بەتاڵکردنی بانقە حکومیەکان، بردننی پارەکان بۆ پارەی نەوت بۆ بانقی کوردستان. جگە لەوە 12 تریلیۆن دینار لە ساڵی 2014 تا ئێستا براوە چارەنووسی دیار نییە. 2 تریلیۆن دیناری پارەی خەڵکە کە بردوێتی هەندێک بە تەوفیرە، هەندێک بە بێ فائیدەیە لە بانقەکان دایناوە لەبەرەوەی بە شوێنێکی ئەمینی زانی و حکوومەتی هەرێم ئەم 2 تریلیۆن دینارەی بردووە. 10 تریلیۆن دیناری ئەوەی مامۆستا ئەحمەد باسی کرد لە بانقە ئەهلی و بازرگانیەکان دەریهێناوە. واتە لە ساڵی 2014 12 تریلیۆنی بردووە. تا ئەم ساتە ئێمە لەگەڵ حکوومەت 4 ساڵ کێشمان بۆ ئەم پارە چی لێ کرد کەس نازانێت چی لێ کراوە. عێراق ئێستا کێشەی هەیە کە ئەو پارانە حکوومەتی هەرێم پارەی کۆمپانیاکان بووە، پارەی مستەسمیرەکان بووە، بۆی کردوون بە چەکی بێڕەسید. دوایش چوون لە پرۆسەیەکی مەترسیدارە ئەم چەکانەیان بە لە 140 لە 130 کڕیوەتەوە و چون بە لە 160 خۆیان هەندێک بەرپرسی باڵای لە پشتە دەریانێناوە. خەڵکێک هەیە بەم پرۆسەیە لە هەرێمی کوردستان سەرمایەکی خەیاڵی دەستکەوتووە و تحقیق بکرێت لەو چەکە بێڕەسیدانە. زۆری ئەوانەی کە لەو کابینە بەشدار بوون لەم پرۆسا دەبێت دادگایی بکرێن. جگەلەوە وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ نەوەستاوە پارەی بانقە حکومیەکان بەرێتەوە بۆ بانقی کوردستان، هاتووە بایی 2 ملیار دۆلار چەکی بێڕەسیدی داوە بە ئەوانەی کە پارەی سوتەمەنی کارەبایان یاخود بوارەکانی تری دامی سوتەمەنیان لە لای حکوومەتی هەرێم بووە، هاتووە چەکی بێڕەسیدی داوە پێیان. جارێکی تر کۆمەڵێک بازرگانی
بەناو بازرگان ئەگینا ئەمانە سیاسین چون چەکەکانیان بە لە 140 لێ کڕیوەتەوە و بۆ خۆیان بە نەقدی وەریان گرتووەتەوە بۆیە پرۆسەیەکی مەترسیدار لە ساڵی 2014 دەست پێەکە. من بۆ چارەسەری ئەوەی کە بانقەکانی هەرێمی کوردستان ئیفلاسیان پێکرا بەتاڵ کران سیولەیتیان نەیەڵرا لە ماوەکانی ڕابردوو بە تەحدید لە 29 2016 لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت قسەمان کرد قەناعەتی بەوە هێنا من پرۆژەیەکی بدەمێ بۆی کە چارەسەری کێشەی سیولەی نەقدی بکەین. لای هەمووتان ئاشکرایە وڵاتانی دراوسەی ئێمە نزیکترین وڵاتن لێمانەوە، ئێران، تورکیا. ئەگەر تەماشا بکەی کاری ئەمانە بە سیولەی نەقدی بە دراوی نەختینە نییە لە نێو بانک و بازار و لە نێو فەرمانگە و حکوومەت و هاوڵاتیە. پێمان وتن ئێوە ئەتوانن کێشەی ئەمە چارەسەرکەن ساڵانە 12 ملیارد دۆلار 13 ملیارد دۆلار تا 16 ملیارد دۆلار بە تەیارە ئەهێنرێ، بە فەردە ئەبرێتە بانقەکان، بە تورەکە ئەدرێ بە خەڵک. و ئێستا پارەیەکی زۆر بەڕێزان لە هەرێمی کوردستان لای خەڵکە، پارەی خۆیەتی، پارەی شەرعیەتی، متمانەی بە بانک نەماوە، 2 تریلیۆن دیناری داناوە بردوێتی، هاتووە لای خۆی ئەی پارێزێ. وتمان بۆی متمانە دروستکەین، پارەکانی کە ئێستا سیولە کەم بۆتەوە بیهێنینەوە بیخەینەوە ناو بانقەکان، وەرن سیستەمی بانقی دروستکەن. یعنی چی حکوومەتی هەرێم 86 بانقی هەیە 86 فلسیتیانیە، کەس متمانە ناکا پارەی تێ بکە. حکوومەت پارەی نەوت 24 ملیارد دۆلار لە ماوەی 2007 تاکو 2017 هەمووی بردووە لە بانقێکی ئەهلی دایناوە. وەرن ئەم بانقانە بکەن بە سیستەمێکی ئەلەکترۆنی، خەڵک بەو ڕقم حسابیەی خۆی پێویست ناکە هەموو مانگێ بچێت سیولەی نەقدی وەرگرێت لە بەرامبەر موچەکەیە. ئێوە ناچار بن هەموو مانگێک وەکو ئێستا خۆیان ئەڵێن 580 ملیارد دینار لە زمانی موچەی طبیعیە نزیکی 850 ملیارد دینار بدەن بە خەڵک، وەرن ڕقم حسابی دانێن و مامەڵە بکەنەوە بەم سیستەمە بانقیانە. نیسبەیەک لە پارە خەڵک لە 115 بتوانێت بە نەقدی دەری بکات لە بانق و مامەڵەکانی حکوومەت لە قۆناغی یەکەما لە ئاو و کارەبا و باج و ڕسومات و ئەمانە بکەن بە ڕقم حسابی و ئەو پارەی لاتانە بە ژمارە بیخەنە سەر حسابی خەڵک بۆی خەڵک مامەڵە بە ژمارە بکە و لە هەر کاتێکا پێویستی بوو لە 115 بە نەقدی دەری بکات کێشەکەتان حەلە بێ. بەڵام حکوومەتی هەرێم ئامادە نییە ئەمە بکە. لە کاتێکە ئەگەر تەماشای وڵاتێکی وەکو تورکیا بکەین وەکو ئێران بکەین، ئەم پارە نەقدیەی کە پێویستە لە حسابی هەر کەسێکا بێ بوونی نییە ناتوانن بە کاشی بیدەن، بەڵام هاتون معالەجەیان کردووە و خۆیان لە قەیران دەرباز کردووە و پارە لای بازرگانەکانە، پارە لای حکوومەتە بۆ هاوردەکردنی شمەک و کاڵا. ئەمان بۆ ئەمە ناکەن بۆی کۆنتڕۆڵی پارە هەر خۆیان بیکەن، هەر لای خۆیان بێ و بتوانن بیبەنە دەرەوە. چارەسەری ئەم کێشەی نەوتیە چییە؟ یاسایەکمان دەرکردووە، یاسای داهاتە نەوتی و گازیەکان. دەبێت وەزارەتی سامانە سروشتیەکان سەرپەرشتی پرۆسەی دەرهێنانی نەوت بکە. فرۆشتن ئیشی وەزارەت نییە، دەبێت کۆمپانیای کوردستان دروست کرێت، ئامادەنین دروستیکەن. یاساکەمان داناوە بۆی هەموو داهاتە نەوتی و گازیەکان بکرێتە سندوقێک و بچێتەوە موازنە ساڵانە. ستافەکەیان دروست نەکردووە و 4 ساڵیش لە پەرلەمان ئامادە نەبوون یەک وەرەقەی موازنە بێنن، یەک بەیان مالیان هێناویش کارەساتی تایەکە زۆر فەزیحەی حکوومەتی کەشف کردووە. ناکرێ حکومڕانێتی یەک 4 ساڵ پەرلەمانی هەبێ ئەوە هیچ دووی پەکی خست، دووەکەی تری ئامادە نەبووە موازنە بێنێ لە کاتێکا ساڵانە 9 ملیارد دۆلار 10 ملیارد دۆلار 12 ملیارد دۆلاری سەرف کردووە بەم دۆخەی کە ئەڵێ پارەشم نییە. معالەجەی ئەمە چییە؟ ئێمە لەگەڵ حکوومەت پێمان وتن ڕێگا بدەن ڕقابەی مالی تەدقیق بکات، پێویست ناکات دیلۆیت و کۆمپانیای تر بێنن بە پارە بتانەوە ڕووتان سپی بکاتەوە. تا ئێستا ڕقابەی مالی دەرگای بەڕووا داخراوە لە وردبینیکردنی پرۆسەی نەوتی و داهاتی نەوتی و گرێبەستی نەوتی. داناغازنم قەیرانە داراییە ملیارێک دۆلاریشی پێدراوە، گرێبەستەکەشیان بۆ درێژ کردوتەوە و ئەوەشی کە باجیاندا لەسەرەوەی داناغاز نیکە ئێستا داناغاز دەستی پێکردوتەوە
لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەر ئەوەی داناغاز چوو زانی حکوومەتی هەرێم دەوڵەت نییە و چارەسەری نییە و ئەمانە کۆمەڵێکن کەوتون بەسەر ئەم داهاتە زۆران نەیاسا و نە هیچ عەقدێک پێوەی پابەند نابن، هات گەڕا سەروەت و سامانی ئەم بەرپرسانەی لە دەرەوە هەموو دۆزیەوە، کۆمەڵێ مەحامی زۆر گەورەی گر بەڵگەکانی هێناوتی ئەمە سەروەت و سامانەکەتانە، هەوڵەدەین کار بۆ بکەین دەستی بەسەرا بگیرەیە وەرن لەگەڵمان ڕێکەون وتیانەوەمان بەنێ واز لەوە بێنن ملیارە دۆلاریان داپیان عەقدەکەیان بۆ درێژکردنەوەتیان چیتانەوە بیکەن بەس سەروەت و سامانمان با لە دەرەوە کەشف نەبێ و نسخەیەکیاندا بە عەبادی نسخەیەکیشیاندا بە ئەردۆگان بۆیە سەحافەی تورکیا نووسی کە 35 میلیارد دۆلاری یەک عائیلە ئەوە تا لە تورکیایە و دەستی بەسەرا گیراوە. ئەمانە ئاوا سیاسەتی نەوتیان بردووە بەڕێوە، بۆیە هەتا سیاسەتی نەوتی لە دەستی ئەم ستافا بێ بەم عەقلیەتە بێ هەرێمی کوردستان هەر برسی دەکرێ، خەڵکەکەی دەچەوسێنرێتەوە و ستەمکاری زیادەکا و یاسا حیساب بۆ نەکردن هەڵەکشێ. کێشەیەکی تر کە لە هەرێمی کوردستان هەیە بەڕێزان مەسەلەی بە بازرگانیکردنی کەرتی تەندروستیە کە ئەمە کارەساتێکی زۆر ئینسانیە و لە هەر وڵاتێک ئەمە ببێ بە بازرگانی یعنی بازرگانیکردن بە جەستەی ئینسان، بە نەخۆشی ئینسان، بە چارەسەری ئینسان لە هیچ شوێنێکی دنیا وەک ئەوەی هەرێمی کوردستان نییە. لە وڵاتان ئەگەر بێت و پێویستت بە یەک حەب هەبێ پزیشک بۆت نەنووسێ بۆ خواردنی خۆت بۆ چارەسەر بەکاری نەهێنی زۆر ستەم و قورسە بچیت دەرمان وەرگری لە دەرمانخانەیەک. بەڵام لە هەرێمی کوردستان معقول لە ساڵی 2017 5 ملیۆن بەس ترامادۆڵ گیرابێکە خراوەتە لیستی مادەی هۆشبەر لەکوێوە هێنرا. معقولە لە هەرێمی کوردستان بەڕێزان ئەو کۆمپانیایانەی کە بازرگانیەکەن بە کەرتی تەندروستی و دەرمانەوە 157 کۆمپانیای هێنانی دەرمان هەیە. هەرێمی کوردستان 157 کۆمپانیا هەڵەگرێ بەس تیجارەتی دەرمان. بڕۆ بزانە نەخۆشخانەکانی حکوومەتی هەرێم کە بیتاقەکەی بە 500 بە 250 دینارە زۆر ڕەمزی حکوومەت دەڵێ من داعمی کەرتی تەندروستیەکەمەوە تا خەستخانەکانم فریە. کاکە وەرە نموزەجی نەخۆشخانەی بەخشین کە بە ئەترافی وەزارەتی تەندروستی و ئەوانەی لەو بواران نموزەجێکە سەرکەوتووە، کولفەکەی زۆر نییە، لە هەموو ئاستەکانی چینەکانی کۆمەلگا ئەتوانێ بچێ سوودی لێ ببینێ، نەشتەرگەری تیاکرێ، هەموو بوارەکانی چاو و دان و هەموو بوارێکی تیا وەکو کۆمەلگەیەک. حکوومەتی هەرێم تۆ ئەم هەموو پارەیەی کە سەرفی دەکەی وەرە نموزەجی نەخۆشخانەی بەخشین بکە بە کەرتی گشتیت. معقول نییە نەخۆشخانە ئەهلیەکانی هەرێمی کوردستان زیاتر بێ لە حکوومیەکان. معقول نییە کەمترین پزیشک ناچار بێ بچێت لە کەرتی گشتی دەوام بکە و نەخۆشەکە لە کەرتی گشتی ناچارکا بێ بۆ کەرتی تایبەت بۆی لەوێ بیڕوتێنێتەوە. وەکو چۆن بازرگانیکردن بە خاک و زەویەوە ئەوە کە کاک عومەر لە وەبەرهێنانیش بۆ پێشتر باشە زانێ لە هیچ شوێنێکی دنیا بزنس پێی ناوترێ کڕینی دۆنم و زەوی و فرۆشتنەوەی و دەوڵەمەند بوون. بۆیە ئەمانە کۆمەڵێک شتیان هێنا کردیان بە بزنس. بازرگانی هیچی بازرگانیە نییە لە وڵاتان. خاک مڵکی کەس نییە بازرگانی پێوەکە، ئەوە مڵکی تۆیەکە شوێنی نیشتەجێبوونی لەسەرەکەی بۆ خۆتە ژیت یا بە ئیستیسمار وەریەگری بە قانون بزنسێکی تیاکەی دوای لێ دووەرەگرێتەوە. کاکە ئەوە مەلەفی مساتەحەیە لە هەرێمی کوردستان، کارەساتێکی مرۆیی زۆر گەورەیە. بزانن ئەوە هەموو ناوەکانیانە. بەرپرس هەیە خۆی وەزیر بووە، دەیان دۆنمی وەرگرتۆ بە ناوی مساتەحە کردوێتی بە بزنس. من بە وتەبێژی حکوومەتم وتم بە درێژایی 27 ساڵی تەمەنتان یەک پارچە زەوی مساتەحە وەرتان گرتۆتەوە نەخێر، هەمووی تاپۆ کرا، هەمووی کرا بە ناویانەوە، هەمووی بۆ مەدەل حەیات بەکاری دێنن. ئەوەی کە ئێستا بینرێ ئەمە کارەساتێکی گەورەیە، بۆیە دەبێت هەموو ئەمانە مڕاجعەی تیا بکرێ. ئەمانە لە بازرگانی دەربهێنرێن. لە هیچ شوێنێکی دنیا نییە بەقەدەر مارکێتەکان نووسینگەی کڕین و فرۆشتنی زەوی هەبێ، دۆنم هەبێ، شاخ نەمانەی فرۆشن، ئەرز نەما دابەشی نەکەن و بۆ دەنگکڕین و بۆ ئیمتیازات. ئەمانە کارەساتی گەورەی بەرەمهێناوە. بوارێکی تر کە گرفتی گەورەیە لە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێم 2774 کەسی هێناوە، 271 میلیارد دیناری پێداون، هەیانە بە زیادە و فایدەی لە ساسێ،
هەیانە هەتا لە ١١ لە هەموو ئەم قەیرانانەی بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە 1 دیناریان وەرنەگرتوێتەوە. برادەر هەیە وەکو شەخص نە کۆمپانیایی هەبێ 6 ملیاری وەرگرتووە بە ناوی قەرز، نە فائیدەکەیەدا نە ئەشیداتەوە بە حکوومەت. تەنانەت ئەو ڕەهنەی دایناوە لە بەرامبەر ئەم قەرزە، ئێستا حکوومەت ڕەهنەکەی بفرۆشێ مزایدەی کات زۆر کەمترەکە لەو پارەی وەریگرتووە. یعنی تۆ 10 ملیارە لە حکوومەت وەرگرت بێ ڕەهنەکە بای 5 بڵێ نایدەمە حکوومەت ئەچێ ڕەهنەکە ئافرۆشێ و پارەکەی خۆی هەڵەگرێ 5 ملیارە دەستکەوت و بڕۆ بە خێراتی. خەڵکیان ناوە دەوڵەمەند کردووە لەم هەرێمی کوردستانە. ئەمە کارەساتی گەورەیە کە من بە سەرۆکی حکوومەتم وت بۆ ئەمانە وەرناگریتەوەتی لە سەردەمی منانە دراوە، لە سەردەمی کابینەی 5 دراوتم باشە لە سەردەمی کابینەی تۆ لە 2015 بڕیار هەیە وەریگریتەوە بۆ وەری ناگریتەوە. هێندەشتی سەقەتی هەیە حکوومەت خۆی، بۆیە هاوڵاتیەکە تۆ 6 ملیاری بردووە بە قەرز و پیاسەی پێواکا و کەیف و سەفای پێکا و کەسیش ناڵێت بۆ چۆ دەبردووە ئەم پارەی حکوومەت بۆ دێنی بەشی موچەی چارەکی 2 مانگی خەڵکەکە بە بێخانە نشینی وەوانە. بۆیە ئەم حکومڕانیەتیە لە ئەساسەوە خۆی حکومڕانیەتیەکی شەفاف و تەندروست نەبووە بۆی کە ژیانی خەڵک چاکە. کێشەیەکی تر کە بەڕاستی بەرۆکی ئەم هەرێمی کوردستانەی گرتووە دامەزراندن بەڕێزان. هەرێمی کوردستان لە ساڵی 2013 بۆ 2018 کە ماوەی 5 ساڵەکە 189,000 کەسی دامەزراندووە کردوێتی بە موچە خۆر، بەبێ ئەوەی هیچ کەسێک بزانێ ئەمە بە چی کراوە چۆن کراوە. 189,000 کەس لە 2013 بۆ 2018 دامەزرێنراوە. جگە لەوەی لە ساڵی 2013 ڕێژەی فەرمانبەرانی هەرێم 449,000 باشە، لە ساڵی 2018 پێمانەڵێن 744,000. 22,000 بەس نەهاتوە بایۆمەتری بکە، ینی کەسەکە وجودی نەبووە کەچی ڕێژەی فەرمانبەران بەرزە بێتەوە بۆ لە ژێرەوە بەس خەریکی دامەزراندنن. یەک کەس خانەنشینە بێت لە فەرمانگەیەک، یەک کەس دامەزرێن کەس نایزانێ. بەو هەموو دەرچووە قوربەسەرەی بە ڕەنجی 18 ساڵ 20 ساڵە خوێنێ ئەبێ بڕوات عەرەبانە پاڵنیا بێ ئیش بێ، بەڵام بۆ خۆیان بە لیست لەو شوێنانەی مەبەستیانە خەڵک ئاوا تاینەکەن. ئەمە کارەساتێکی گەورەیە بەرهەمهێنراوە بۆیە هەرێمی کوردستان ئەمە دەرەنجامەکەیەتی. تەنها وەزیری کشت و کاڵ لەم کابینا 3,000 فەرمانبەری خانەنشین کردووە کە تەمەنی گەیشتۆتە تەمەنی یاسایی، بەڵام ڕێژەی فەرمانبەران کەم ناکە. بەڕووی هاوڵاتیانە ئەمەیان داخستووە لە ژێرەواکەن. پێشمەرگە شەهید دەبێ، داخڵی هوروب بەبێ، ژمارەی پێشمەرگە کەم ناکە بۆ بە لیست فەوج دانێن و پڕێکەنەوە نایڵن کەمکە. ئیتر چۆنە وڵاتە واوێران نابێ؟ کاکسۆران زۆر باشە جا چارەسەرەکان ئەگەر وڵات چارەسەرەکان دووشتە. بازرگانی و سیاست جیا بکرێتەوە. ئەوەی سیاسەتی کرد هات حکومڕانی بکە، ئیدارەی ژیانی خەڵک بکە، نابێ بزنس بکە، نابێ کۆمپانیای هەبێ، نابێ داهاتیە وڵاتە بۆ خزمەتی خۆی بەکاربێنێ. ئەمە چارەسەری گرفتی ئەم وڵاتەیە. زائیدەن ئەوەشی لەم 27 ساڵە تۆمەتبارە بە وێرانکردنی ئەم وڵاتە، بەڵگەی دزی لەسرە نەقسە، بەڵگەی مەلموسی لەسرە، با دادگایی بکرێ حەلە بێ وڵاتەوە چارەسەر شتی خەیاڵی نییە بە خەڵک بڵین وەڵا میترۆتان لە ژێر ئەرزا لە جێرابەکانتان بۆکەین بە میترۆ و نازانم کارەبا نییە سەیارەکانتان بۆ ئالێکەین. و چارەسەری واقعی ئەوەیە ئەم حکومڕانانە لەوەی کە دزیویانە دادگایی بکرێن، لەوەی کە ئەیکەن دەست هەڵگرن بزنس نەکەن. ئێستا خۆیان بزنس ناکەن، کوڕکچەکانیانەیکە پارەکانیان بردۆ بۆ ئەمریکا و بۆ دوور، لە وڵاتەشا بزنسیان پێ نەکردووە تا خەڵک بێکار نەبێ. سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان بەڕێزان لە ناوخۆیە سەرچاوەی زۆرن. 25 وەزارەت و دەستەی حکوومەتی هەرێم داهاتیان هەیە. وەزارەتی وا داهاتی هەیە ڕەنگە تۆ پێی بڵێ ئەمە خێری پێشێ، بەڵام داهاتی هەیە. جگە لەوە
چوار دەواازەی نێودەوڵەتیمان لەگەڵ ئێران و تورکیا هەیە، دوو فڕۆکەخانەمان هەیە و حکوومەتی هەرێم لە ناوخوا 136 جۆر داهات کۆکاتەوە. بەڕێزان تەماشا بکەن لە ماوەی 7 مانگا 25 وەزارەتەکەی حکوومەت 99 ملیار دینار داهاتیانە. داهاتی گومرگەکان و فڕۆکەخانەکان لە 6 مانگا 314 ملیارە. جگە لەوەی لەو 136 جۆری داهاتی کە حکوومەت کۆیەکاتەوە لە ماوەی 7 مانگا 531 ملیار داهاتێتی. بەڵام بەشێک لەم داهاتانە شەفاف نین و دەزرێن و بەشێک لەم داهاتانە بەڕێزان ئێمە لەم کابینەیەوە لەم خولەی پەرلەمان وەزیری دارایی کاک ڕێباز حەملان هۆکار بوو بۆ ئەوەی کە پێمان بڵێ کاکە گومرگی مرزی باشماخ ئیبراهیم خەلیل داهاتەکەی چەنە، چونکە بەڕاستی نەمانەزانی و کەسیش نەیەزانی. ئەوەی کە ئەو هێناوێتی بۆمان هەموو بەڵگەکانی لێرەیە. ئەمە بەشێکن لەوانەی کە دەیهێننە ناو وەزارەتی دارایی، بەشێکی هەندێک برادەر هەر لە مەرزەکەەوە بە سەیارەی تایبەت ئەیبات کەس نازانێت بۆ کوێ باوە. ئەمە داهاتەکانە لەسەر ئاستی پارێزگا بە ژمارە سلێمانی و هەولێر و دهۆک هەموویماندایە و ئەمە داهاتی گومرگەکانە کە گومرگی ئیبراهیم خەلیل لە ماوەی 6 مانگا 139 ملیار داهاتی بووە، گومرگی حاجی ئۆمەران 17 ملیار، فڕۆکەخانەی هەولێر 7 ملیار، فڕۆکەخانەی سلێمانی 7 ملیار، باشماخ 115 ملیار و گومرگی گەرمیان 27 ملیار. لە ماوەی 7 مانگا 314 ملیار داهاتیان بووە کە ئەم داهاتەی ئەچێتەوە ناو وەزارەتی دارایی. ئەمەش جێی بڕوانیە، ئەمە کەمترینی ئەو داهاتە ناوخۆیانەیە کە ئەچێتەوە، زۆرترینی داهاتەکان هەندێک برادەر بەشێکەن و ئەیبەن و نایەنەوە ناو خەزێنەی حکوومەت. جگە لەوە لە حکوومەتی هەرێما 22,000 کۆمپانیا بوونی هەیە. کارەساتی گەورە ئەوەیە کە 8,000یان لە باجا هەر تۆمار نین، 8,000 کۆمپانیا هەر تۆمار نین لە باج، بەڵام فەقیرێک بچێخانێ و بفرۆشەیە بیکڕێ باج و ڕسوماتی لێسەنن. لە یەک کۆمپانیای نەوتی یەک تۆز کاتمەوە کۆتایی پێنم، لە یەک کۆمپانیای نەوتی باج وەرناگیرە، بەڵام ئێستا لە قوتعی نازان بڵێم عارەبانە فرۆشێک ڕسومات وەرەگیرە. ئەمانە هەر هەمووی پێویستی بۆیە جارێکتر بە یاسا ڕێکخرێتەوە. حکوومەت هات فرسەتی هێنا لە غیابی پەرلەمانە، هات لە 100 لە 300 لە 500 لە 1000 دەستکاری باج و ڕسومات و غەراماتی کرد، کارەساتێکی گەورەی بەرهێمێنەوە. کۆتاشت باز لە کشت و کاڵەکەم بەڕێزان، ئەم هەرێمی کوردستانی ئێمە تەنها پارێزگای سلێمانیتان بۆ باسەکەم 2,830,000 دۆنم زەوی هەیە بۆ کشت و کاڵ، چونکە خاکی ئێمە، ئاوی ئێمە، کەشوهەوای ئێمە، دەستی کاری ئێمە بۆ کشت و کاڵ لە ئەوروپا و لە وڵاتانێک کە ئێستا ئێمە بەرهەمەکانیان نەخۆین زۆر باشترە، بەڵام هاتوون وڵاتیان کردو بە وڵاتێک 266,000 کەسیان چەکدار کردووە. بۆچی؟ بۆی کشت و کاڵ نەکرێ، بۆی خەڵک داهاتی خۆی نەبێ، بۆی خەڵک لەسەر پێی خۆی نەژی و حکومڕانێتیەکی تەندروستی بیە و ناچار نەبێت چەک هەڵگرێ. ئەم بوارە حکوومەت داعمی نەکردووە، لێی گەڕاوە وێران ببێ. خەڵک یا بۆ خۆشی خۆی زراعەتی کردووە یا بۆ پێداویستی ڕۆژانەی خۆی نەیتوانیوە وا بکە بەرهەمەکەی ئەلەم شار باژێڕەی نزیکی ئێمەوە بێتە ناو بازاری سلێمانی قازان سوکاتریەکەی تەماتەکەی. بەڵام لە ئەردەنەوە، لەو سووریا وێرانەوە، لەو تورکیا و ئێرانەوە تەماتەی فەلاحێک دێ لێرە قازان جەکاوێ مایکڕین. هۆکارەکەی ئەمە چییە؟ موعجیزە نییە، داعمی حکوومەتە بۆ ئەم کەرتە، داعمی کشت و کاڵ و پێداویستیەکانێتی. هاتووە 1140 دانە لاپەڕە یاسا و ڕێنمایی و تعلیماتی بۆ کشت و کاڵ دەرکردووە بۆەوەی چاکی کا، بەڵام هەر وێران بۆ چۆ هیچ مەبەستێکی نییە. ئێستا گەورەترین کێشەی کوشتن لە هەرێمی کوردستان دوای حادیسەی سەیارە کوشتن و بەربوونەیەکە لەسەر کێشەی زەوی وزار. حکوومەت خۆی بەشێکی داگیر کردووە، بەرپرسەکان تەجاوزیان کردووە، داگیریان کردووە و فەقیریش بەربوونەتە یەکە، ئەوڵێ موڵکی منە، ئەوڵێ ئاوی منە. ئەمەوێ کۆتا ئامار لەسەر بواری کشت و کاڵ کە حکوومەت وێرانی کردووە بخەمەڕوو. لە پارێزگای سلێمانی 504 پرۆژەی پەلەوەری هەیە، توانای بەرهەمهێنانی هەر مەوسیمێکیان هەر وەجبەیەکیان 6,700,000 مریشکە. یعنی ئێمە لە سلێمانیە
ساڵانە 25 بۆ 30 ملیۆن مریشک کێڵگەکانی ئێمە کێڵگە پەلەوەریەکان بەرهەمێنن لە 180 گۆشتی سپی دابینەکە، بەڵام حکوومەت دامی ناکە، حکوومەت وێرانی کردووە بۆی ناچار بین مریشکی بەستووی وڵاتان بێنین. جگەلەوە ئێمە نۆ پرۆژەی جوچگەڵهێنانمان هەیە، پێنجیان لە کاران ساڵانە توانای بەرهەمێنانی 45 ملیۆن جوچکەیان هەیە کە ئەتوانرێت ببرێتە دەرەوە، حکوومەت دامی ناکا کێشەی بۆ دروستەکە. و دوو کوشتارگەی پەلەوەریمان هەیە بۆی ناچار نەبین مریشکی مەسلەحەی وڵاتان بێنین. لە یەک سەعاتە 7000 مریش کە توانێت سەر ببڕێ و بیخاتە بازارەوە، بەڵام دامی ناکەن، ئەچن مریشکی وڵاتان بە هەرزانترە گاتە ئێرە بۆی کارگەکانی خۆمان لەو بوارانە دابخرێ. 1.5 ملیۆن مەڕ و بزنی هەیە هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە دامی ناکرێ و 160,000 ڕەشە وڵاخ و 1700 گامێشی هەیە، بەڵام باشترین بەرهەمە شیرەمەنیەکان هی وڵاتانن کە بۆمان دێن. ئەم سیاسەتەی حکوومەتی هەرێم پەیڕەوی کردووە، سیاسەتی وێرانکردنی ئەم وڵاتەیە لە ناوبردنی خاکەکەیەتی، دەرهێنانی داهاتی ژێر زەویەکەیەتی و بردنێتی و کردنێتی بە پارە و دۆلار بۆ دەرەوە. چارەسەری ئێمە بۆ هەموو ئەم کەرت و بوارانە هەمووی هەیە و زۆریش ئاسانە، هیچی بە موعجیزە ناکرێ، بە دەستێکی ئەمین بە خەڵکێکی دڵسۆزەکرێ ئەم داهاتەی هەیە بۆ خزمەتی ئەو خەڵکەوەکو خۆی بەکاربهێنرێتەوە. هەرێمی کوردستان تووشی ئەم ڕەزالەت و میحنەتە نابێ بەدەستی ئەم عەقلیەتەی حکومڕانی ئیدارەدانی داهات و ئابووری هەرێمی کوردستانی دا و زۆر سپاس. دەستخۆش کاک سۆران. ئامادەوانی بەڕێز ئێستاش بە کورتی دەرگای مداخەلە و سەرنجی تێبینیەکان بەڕووی ئێوەی بەڕێزاکەینەوە. هەر بەڕێزێک مایک حازرە قسەیەک وتەیەک پێشنیارێک پرسیارێکی لەسەر ئەو پرۆژەی کۆمەڵی ئیسلامی هەیە لە خزمەتێن لە کاک عومەرەوە دەست پێەکەین هاوڕێینە لای جەنابیشت. گوێم لە هەردوو بەڕێزە بوو، گوێم لە هەردوو ئەو بەڕێزە بوو زیاتر خستنە ڕووی پرۆژەکەی ئێوە خستنە ڕوو زایدن چارەسەرە، بەڵام ئەوەی من بیستم زیاتر خستنە ڕوو بوو. دەستان خۆش بێت تقریبەن کێشەکانتانە بە تەواوی زۆر جوان شی کردەوە، هەرچەند هەموو بوارەکانی نەگرتەوە، بواری بەرهێنان کەمتر گیرایەوە، بواری پیشەسازی کەمتر باسکرا، بواری کشت و کاڵ کەمتر کێشەکان باسکرا، زیاتر تەرکیز لەسەر نەوت بوو وەکو خۆتان باسان کردم حکوومەتەی ئێمە هەم کوردستان و هەم عێراق حکوومەتی ڕێعیە، بەڵام ئەوەی من گوێم لێ بوو زیاتر خستنە ڕوو بوو. من پێم باش بوو پرۆژەکەی ئێوە خستنە ڕوو زائیدەن هۆکارەکان زائیدەن چارەسەر پەیپەرێک بواە، پەیپەرەکە بدرایە بەم ئامادەبوانە و بدرایە بە حکوومەتی شو بۆی زیاتر سوودی لێمێنەوە ئەکرێ ئەمەی کە منێڵێم ئەو جەنابتان ئەو داتانەتان لایە بیکەن بۆ پەیپەرە و لایەندا خەڵک BBC و یعنی بیبێتە پرۆژەیەکی متەکامیل و سوودی لێوە بگیرێ بۆی بکرێتە بواری عملیەوە، توی هەر قسەکردن و بیهێنین بە گوێی یەکترا ئەوە بەڕاستی سوودی نییە. من یەک پرسیارم ئاراستەی بەڕێز مامۆستا ئەحمەدەکەم، ئێمە کە لە ساڵی 2005 ژمارەی ئەندامانی ئەنجومەی نیشتیمانی عێراق 225 کەس بوو، ئێمە لەوێ 75 نوێنەرمان هەبووە. ئایا جەنابی مامۆستا ئەحمەد هەست ناکەی دوای ئەوە بووین بە 65 و بە 75 هیچمان پێ نەکرا، بووین بە 65 هەر هیچمان پێ نەکرا، تەنان کڕین و فرۆشتێکی گەنم کە پارەی دووتیارانی کوردستان هیچ جوودێکی نایە، بەیع و شیرایەکە نەمانتوانی لە ڕێگای نوێنەرەکانمانەوە پارەکە وەربگرینەوە. ئایا بەم وەزعی ئێستا کە ئەچین وا ناوچە دابڕاوەکان زیاتر 150 زەی کوردستانمان لە کیس چووە، ئێستا من تەسەورەکەم لە نێوان 50 بۆ 60 کورسی بین ئەمجارە لەوە لە 60 کەمتریشە بێ بێگومان، تەسەور ناکەی بوونمان لە بەغا سوودی نییە و ناشکرێ هەموو تاوانەکە بخەینە سەر خەڵکی کورد و کوردستان و حکوومەتی هەرێم وانە
نانیت پاشی و نامرۆڤ دۆستی ئەوانەی کە لە بەغدا کارەکەن و کاریگەری وڵاتانی دەرودراسی و جیران لەسەریان ئەوە زیاتر کاریگەر بێ لە زەرەوەی ئەوان ئێمە ئەچەوسێنەوە نەکەم و تۆمەتەکان ئاراستەی خۆمان بکەین و حکوومەتی خۆمان بکەین ڕاستە حکوومەتی خۆمان تا سەر ئێسقان گەندەڵە بەڵام ئێمە فاسیدین حکوومەتی ئێمە فاسیدە بەس ئەوان ئەفسەدن ئایا ئێوە تەسەورەکەن بە ئەفسەد فاسید ئیسلاح بکرێ ئەوە بۆ جەنابی مامۆستا بۆ جەنابی کاکسۆرانیش من دوو پرسم لە جەنابی هەوو دوو ڕقەمی وت دەستی خۆش بێ هەرچەنەوەی ئەویش جەنابیش یار خستنە ڕوو بوو زیاتر پێم خۆش بوو خستنە ڕوو وەکو هەم مامۆستا هەمووان باس کرد خستنە ڕوو شیکردنەوەیکی باش دوایەوە هۆکارەکان دوایەوە چارەسەر جەنابی پێم وایە هەر ئەیکاتەوە بێ هەر بیکاتە پەیپەرێک و بماندە دوو ڕقەمت باس کرد یەکیان 24 میلیارد دینار لە ساڵی 2007 بۆ 2007 چۆتە بانکی کوردستان ئەوە داهاتی ئەمە تەنها داهاتەکە ئەوەندە بوو ئەگەر من تەسەوڕ ناکەم ئەوەندە بوو بێ یعنی ئەوە ڕقەمێکی زۆر کەمە دوو تۆ داهاتی هەرێمی کوردستان 24 میلیارد دینار دووهەمیش لە بابەتێکا باس کرد من نمونەی بۆ بەڕێز بێنمەوە وەزارەتی شارەوانی ژمارەی کە پێش ئەوەی پرۆژەی ریسایکلین ینی پاکردنەوەی شارەکان و ریسایکلین کە گەورەترین لۆد لەسەر وەزارەتی شارەوانیە ژمارەی مۆزەفەکانی 90,000 کەس بووە دوای ئەوەی ئەو پرۆژانەشی لە کیسکەوتو مەبلەغێکی پارەی زۆر کە بە 100 میلیارد دینارە ماگانە لە بودجەی حکوومەت دەچێت بۆ پاکردنەوەی شارەکان ئێستا ژمارەی مۆزەفەکانی 42 میلیارە من پشتگیری ئەو قسەی جەناب دەکەم بەس من تەنها پرسیارەکەم بۆ بەڕێز ئەوەیە لە وەزیری کشتتوکاڵ کە سەر بە کۆمەڵی ئیسلامی بووە 3000 کەسی خانشین کردووە بۆ ڕێگای داوە 3000 کە بڵێن لە پشتی پەردەوە بە ناشەرعی بێنە شوێنی ئەو 3000 کەس زۆر کارمەت بەڕێزان ئەگەر هاوکاریمان بکەن ئەو بەڕێزانش کە بانگیان نەکەین بێنە ئێرە بۆ مداخەلەکانیان سوپاسیان نەکەین هاوڕێ فەرمووی هاوڕێ ڕەحمان هاوڕێ فەرموو بەڕێزان برێکێکیش حازر کراوە دوای مداخەلەکان برێکێک حازر کراوە و تەشریف بەفەرموون بۆ ئەوێ بۆی کە برێکەکە نوێش بکەن زۆر ئەوانە زۆر سپاس کە داوەتان کردم بۆ ئەم پانێرە و دەستخۆشی لە هەردووکتانەکەم بە وە دەست پێکەم یعنی کە باز لە پرۆژاکەین یعنی قەزەیە کە خەڵکی بۆ داواتەکەین ئەڵێن پرۆژەی چارەسەری کۆمەڵی ئیسلامی بۆ مەشاکلی ئابووری و مەشاکلی دارایی بێگومانە بێ پرۆژەکە نووسراو بێ و شتێکی نووسراو هەبێ تاکو لە بەردەست خەڵکا بێ بۆ ئەوەی لە یعنی شێوازی ئەم شێوازی قسەکردنەوانە و ئەم زیاتر تەرحە سیاسی کە ئەکرێ و تەرحە ئەعلامی کە ئەکرێ و ئەو زانیاریەی کە ئەدرێ نەشاردرێتەوە لە یعنی نەیشارێتەوە مەبەست هەیە بڵێم یعنی زیاترەوەی کە کۆڕێکی سیاسی بوو کۆڕێکی ئەوە نەبوو لە منهەجێتی اقتصادی تیابێ و تێبگەین کۆمەڵی ئیسلامی بڕای بە چ منهەجێکەی مشکلەی